چوارەم لە بوارەکانی دامەزراوی بریتیە لە دامەزراوی ئینسانی ئیماندار لەسەر مەبدە و بیر و باوەڕەکەی، لەسەر هەڵوێستی بەرزی ئینسانی ئیماندار. جاری وهەیە ئینسان لە سەردەمێکدا قسەی زۆر قەبە و گەورە دەکات، شیعاری زۆر گەورە بەرز دەکاتەوە، بەڵام دوایی ئیمتیازێک هاتە گۆڕێ ئەو شیعار و قسانەی نامێنن، ئەو هەڵوێست و مەبدە و بیر و باوەڕەی نامێنی کە هەیبووە. ئینسانی ئیماندار لە سایەی ئیمانەکەی لەسەر هەڵوێست و لەسەر مەبدە و بیر و باوەڕەکەی خۆی دامەزراوە، هەتا وەکو دەگاتە خزمەتی پەروەردگاری خۆی لە یەک ئازدا دەڕوا و بە گوێرەی فەرمانی دینەکەی هەنگاو دەنێت. عەبدوڵڵای کوڕی حوزافە یەکێک لە هاوڵانی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم لە کاتێکدا کە بە دیل دەگیرێت لە لای پادشای ڕۆمەکان، پادشای ڕۆمەکان پێی دەڵێ ئەی عەبدوڵڵا، تەنها ببە بە نەسڕانی نیوەی موڵکی خۆمت پێدەدەم. ئەو هاوڵەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئینسانێکی دامەزراوە، کە ئینسانێکی خاوەنی ئیستیقامەیە، کە ئینسانێکی پابند و دامەزراوە لەسەر مەبدە و بیر و باوەڕ و دینەکەی، دەڵێ نەک هەر نیوەی موڵک و ماڵی خۆت، ئەگەر تەنانەت هەموو موڵک و ماڵی خۆتم پێ بدەی، هەموو موڵکی عەرەبیشم پێ بدەی، بۆ یەک لەحزەش لە ئیمان و ئیسلامەتیەکەم پشیمان نابمەوە. لە سەجندا 3 ڕۆژ عەرەق و گۆشتی بەرازی بۆ دادەنێن بۆ ئەوەی بە ناچارەی تووشی خواردنی حەرامی کەن، خەریک بوو لە برسان بمرێ بەڵام عێرەق و گۆشتی بەرازی نەخوات. کاتێک کە زۆر ناڕەحەت و هیلاک بوو، گوتیان قوربان خەریکە دەمرێت ئەو پیاوە. بانگی عەبدوڵڵای کرد، گوتی عەبدوڵڵا بۆچی نەتخوات؟ مەگەم حەڵاڵ نییە لە ناچاریدا؟ جاری وهەیە ئینسان کە ناچار بوو گۆشتی بەرازیش بخوا و عێرەقیش بخواتەوە بۆ ئەوەی کە نەمرێت. گوتی دەزانم حەڵاڵە، بەڵام بۆیە نەمخوارد، بۆ ئەوەی گاڵتە بە دینەکەم نەکەی، نەڵی موسڵمانێکم گرت لە ناچاریدا گۆشتی بەراز و عەرەقم دەخواردە، بۆ ئەوەی گاڵتە بە موسڵمان و گاڵتە بە دینەکەم نەکەی، بۆیە نەمخواردنا دەزانم حەڵاڵە. ئەوە دامەزراویە لەسەر هەڵوێست و لەسەر مەبدە و بیر و باوەڕ و دین برام. ئەوەیە دامەزراوی. ئینسان دەوێت بۆ شێوازەیە دامەزراو بێت.